بەڵێ بۆ لە سێدارەدانی تاوانباران نابۆ قەڵەوکردنی تاوانباران ئەمانە دروشمی کۆمەڵێک لە چین و توێژە جاجەکانی سنووری چەمسەماڵ بوون کە بە گرتبوونەوەیەکی ناڕەزایی بەشداری سێم ڕۆژی پرسەی زانا کامیلیان کرد لە گرتبوونەوەکەدا یاداشتێک ئاراسی سێ سەرۆکایەتەکەی هەرێم کرا. داواکارین لە وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی ئاسایش تەواوی ئەو کەسانە دەستگیر بکەن کە تۆمەتبارن بە کوشتن و دزیکردن و سەرپێچیکردن و تونترین سزای یاسایی لە بەرامبەریان جێبەجێ بکەن. خاڵی چوارەم داواکارین حکوومەتی هەرێم سەرجەم ئەو فەرمانانە جێبەجێ بکە کە تایبەتە بە قەدەغەکردنی هەڵگرتنی چەکی نایاسایی و ئۆتۆمبیلی جامڕەش و ماتۆرسکیلی. زانا کامیل ئێوارەی هەژدەی ئەم مانگە لە ناو بەنزیخانێکی ناحەی شۆڕشدا بە چەند فیشەکێک کوژرا. ڕووداوی کوشتنەکە کە لە کامێرەکانی چاودێری ئۆتۆمارکرا بوو کاردانەوەی زۆری بەدوای خۆی دایەنا و کەس و کارەکەشی داوا دەکەن بکوژی کوڕەکەیان بە سزای یاسایی بگەێنرێت و بە بڕیاری تایبەتی سەرۆکایەتەکانی هەرێم سزای لە سێدارەدانی بەسەردا بسەپێنرێت. کوڕی من خوێندکار بووە لەم ماوەیە کە مەکتەب نەبووە بە ڕۆژانێکی کەم ڕۆژی 5,000 دینار دوای کوشتنەکەی دوای شەید بوونەکەی جیزدانەکەی گەڕانی سێرەکە 1 دیناری تیان نەبوو. جیزانەکە 1 دیناری تیان نەبوو. ئەمە نەفسی بەرز بوو پێی ناخۆش بوو دینارە لە باوکی وەرگرێت. تۆمەتبارەکە بە پێی مادەی 406 لە یاسای سادانی عێراقی بەندا. شارەزایانی یاساش دەڵێن بەهۆی ئەوەی بەنەریتێکی کۆمەڵایەتی سزای لە سێدارەدان ڕاگیراوە لە هەرێم و تەمەنی بکوژ کەمتر لە 20 ساڵە ئەستەمە سزای لە سێدارەدان بەسەر بکوژدا جێبەجێ بکرێت. کەسی تاوانبار لە سەر و تەمەنی 20 ساڵەوە بێ ئەوە بە پێی مادەی 406 ئەتوانێت سزای لە سێدارەدانی بەسەرا جێبەجێ بکرێت. بەڵام ئەگەر لە حاڵەتێکە کەسی تاوانبار یاخود کەسی بکوش ئەگەر تەمەنی لە خوار 20 ساڵەوە بێ و یعنی لە 18 گەورەتە بێت و لە 20 ساڵی تێن تەواو نەکرد بێ ئەوە ناتوانێت بە شێوەیە بە پێی یاسا سزای لە سێدارەدانی بەسەرا جێبەجێ بکرێت و سزاکەی هەتایە بێت واتە 20 ساڵ. کەسوکاری تۆمەتبارەکە تا ڕادەیەک لەگەڵ قسەی کەسوکاری کوژراوەکەدان باوکی تۆمەتبارەکە دەڵێت بەهۆی سەرپێچە زۆرەکانی کوڕەکەیان لە مێژە هێزانیەکانی گەرمیانیان ئاگادار کردوتەوە و کوڕەکەیان لە ماڵ دەرکردووە ئامادەی خۆشیان نیشاندا بۆ هەر سزایەکی یاسایی گەر بە مەرگیشی بێت بەسەر کوڕەکەیاندا جێبەجێ بکرێت. ئەمە تقریبا ساڵ و نیمێک ئەبێت ئەو کوڕە هیچ پەیوەندیگی بە ئێمە نەما ڕۆی مەخەوەری مرکزی شوردەمدارە دەسی تەوقیعمیش کردووە خەوەری ئاشایشمشدا و تەوقیم کردو وتمەم کوڕە شەو نایەتەوە احتمال شتی خراپ بکە من لە مەسئولەیەکی دەرەچم هەچی یاسادا هەچی قانون بیگرێ و هەچی شەرع بیگرێ و هەچی عیدام بیگرێ و شەرق بیگرێ ئەمە تەوقیعەکەن لەسەری ئەو کوڕە نەمێنێ مقابل ئەو جرمەوە کردێتی بەرامبەر ئەو ماڵە. چاودێران و شارەزایانی پرسە کۆمەڵایەتەکان پێیان وایە ئاسان دەستکەوتنی جۆرەکانی چەک لە بازاڕەکاندا و کەمی سزای تاوانباران وای کردووە تا بێت حاڵەتەکانی کوشتن لە ناوچە جاجەکانی هەرێم ڕوو لە زیاد بکەن. ڕزگار جەبارێن ئارتی چەمسەماڵ.